ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتەفیقم داڵکەم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەشتینەوە گفتوگۆکان بۆ پێکهێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام کۆبوونەوە تەکنیکیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەم بابەتە چەند جارێک ئەنجام درراوە و لە هەمان کاتدا سەردانی بەرپرسی هەندێک لەلایەنەکان بۆ وڵاتی تورکیاش بەردەوامە ینی جۆرێک لە ناڕوونی هەیە لەو سەردانانەدا کاکرێ بۆ وڵاتی تورکیا و کۆبوونەوەی باڵا ئەنجامەدرێ لەوێ لەگەڵ بەرپرسانی باڵای تورکیادا ئەوەی کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستانەوە چاودێران وایە خوێندنەوە کە پێویستە ئەمە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا یەکلا بکرێتەوە ئەگەر پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر ڕێکەوتنی لایەنە سیاسیەکانە ئەگەر دابەشکردنی پۆستەکانە ئەوەی کە دەگوزەرێ لە ژوورە داخراوەکان و لە پشتپەردەوە تا چەندە زەرەرەدا لە پرۆسەی سیاسی لە پێکەوەبوونی ئاشتەوایی لە یەکڕیزی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە باشووری کوردستان ئەو ڕووداوانی کە لە سووریا و لە ڕۆژاوی کوردستان هەیە تا چەندە وابەستەیە بە دۆخ و ڕەوشی ناوخۆی هەرێمی کوردستانەوە تورکیا کە ئێستا هەنگاوێک بۆ پرۆسەی ئاشتی چۆتە پێشەوە و دەیەوێ قۆناغ بە قۆناغ ئەگەر بابەتەکەش بۆ بەکارهێنانی خۆیان بێت بۆ دامرکانەوەی ئەو کێشە و ئەو ئالانگارە سیاسی و ئابوووریانی کە لە وڵاتدا هەیە ڕۆسەی ئاشتی دەست پێ کردوتەوە ئەم بابەتانە تا چەند دەگرێدراون بەیەکەوە بۆ سەردۆخی هەرێمی کوردستان بۆ سەر پێکهێنانی کابینەی دێم بۆ سەر ئاشتەوایی نێوان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان گفتوگۆکەین لە بەرنامەی پانۆراما بە میوانداری بەڕێز محمود خۆشنا و چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی پانۆرامایە کاک محمود سڵاوت لێبێ ئەوەی کە ئەگوزارێت لە هەرێمی کوردستان بەڕاستی ینی بابەتەکە ئەگەر پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی دێمە لە ڕووە تەکنیکیەکەوەمە ئاساییە بەڵام ئەوانەی دیکە کە هەندێک سەردانی ناجۆر و بەڕاستی پشتی پەردە و شاراوەیە ئەمانە تۆزیانی غوبنێکی خستۆتە ناو ینی گفتوگۆ و بابەتەکانەوە بەگشتی خوێندنەوەتان چییە بۆ ئەم دۆخە کاک محمود سەرەتا سڵاو لە جەنابەت کاک هاوڕێ و بینەرانی پانۆراما ڕاستیەکەی پرۆسەی گفتوگۆ و دانوستان لە نێوان هێز و لایەنە سیاسە براوەکانی ناو پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ بێ ناڕاستەوخۆ بێ لە ناو خودی هەرێمی کوردستان و تەنانەت ناو عێراقیش پرۆسەیەکی ئاساییە و هەموو ناوەندەکانی ڕاگەیاندن چاودێری بەدواداچوون ناوەندە فەرمی و نافەرمیەکان هێزەکانی کۆمەلگای مەدەنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشتیوانی ئەم ئاراستەیە دەکەن چونکە دوجاریش پێویستە کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێندرێ پێویستە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرێ و سەرۆکی هەرێم هەڵبژێردرێ و کارەکانی خۆیان بەپێی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان بەردەوام بێت ئەمە پرۆسەیەکی زۆر ئاساییە و هەیە هەمومان پاڵپشتی ئەم پرۆسەیە دەکەن ئەوەی نیگەرانیە کە ئێمە هەستی پێ دەکەین دەمێکە ئەمڕۆ نییە و زۆر جاریش لە پەیامە سیاسیەکان بیستومانە لە بەشێک لەلایەنە سیاسیەکان و ئێمەش وەکو چاودێران وەکو لێکۆڵەران باسمان لەوە کردووە کە فشارەکانی تورکیا بە ئاراستەی باشوور و هەڵاتی سووریا بەردەوامون بەر لە ڕوخانی ئەسەد و لەناو هەرێمی کوردستانیش بە شێوەیەک لە شێوەکان ئەم فشارانەی خۆی هەبووە لەسەر لە هێزولانە سیاسیەکان چ لە دۆسیەی وزەبێ لە دۆسیەکانی پەیوەست بە پێکهێنانی کابینەکانی حکوومەت بێت لە ماوەی ڕابردوو پاڵپشتی هێزێکی سیاسی دیاریکراو بێ لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەمانەمان هەست پێ کردووە و باشمان لێوە کردووە ئەوەی لە دوای ماوەیەک بەر لە ئێستا کە نەخشەی سیاسی لە پەرلەمانی کوردستان لە دەرئەنجامی دوا هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەرکەوت ئەو گۆڕانکاریە لەو نەخشە سیاسی نێو پەرلەمانی کوردستان وای کردووە کە تورکیا چڕتر ئاشکراتر هەوڵی ئەوە بدا کە لەگەڵ لایەنە براوەکانی پەرلەمانی کوردستان هەوڵەکانی خۆی چڕ بکاتەوە بۆ ئەوەی بە تامی تورکیا یعنی ئەگە دەستەواژەکە دروست بێ بە تامی تورکیا بە ڕویای تورکیا بە ئەجندای تورکیا پێکهێنانی کابینەی دەیەم بسپێرێ بەو ئەجندایە و هەوڵی ئەوە بدەن کە بەو تامە کابینەکە پێک بهێندرێ و ئەو کارکتەرانی کە لە ناو دەسەڵاتی سیاسی لە دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەسەڵاتدار بن ئەو هێزانە بن کە بەتاکید جێڕایەڵی سیاسەتی تورکیا دەبن هاوپەیمانی ناڕاستەوخۆ و ڕاستەوخۆی تورکیان کە باز لە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ دەکەم بەشێک لە هێزولانە سیاسەکان نیان شاردێتەوە کە پەیوەندیان بە تورکیاوە هەیە نزیکن لە وەزارەتی دەرەوەی تورکیا نزیکن لە دەستگای هەواڵگری تورکیا و زۆر جاریش ئەم پەیوەندیانیان بە شێوازێکی ئاشکرا
ینی باس کردووە و ئەنی نمایشیان کردو نەکرد باسییان کردووە و ڕەنشی داوەتەوە بەشێک لە سیاسەتی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە جێنی گەرانی بەشێک لە چاودێران و زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانە کە بەناڕاستە و خۆ پەیوەندیەکان ڕۆژ بە ڕۆژ ئاشکرا دەبن کە لە نێوان هێز و لایەنێکی سیاسی کە لە ناکۆک بووە لەگەڵ پەیامە سیاسیەکانی پەیامەکانی بانگەشەی هەڵبژاردننی استراتیجەتی کە لەوەی باس کردووە کە ئەو لەگەڵ دژاتی ئەم و هێزانە دەکە کە لە دەرەوەی قواری هەرێمی کوردستان و بەڵکو جا هەندێک جاریش کە پەیوەندیان لەگەڵ لایەنە عێراقیەکانیش دەبێت بۆ تۆمەتبار دەکران کە ئەو هێزولانە سیاسیانە خیانەتیان لەگەلی کورد کردووە ئەوە نیگەرانی کردوین ئەوم پێمان وایە ینی گوماناویە ئەم پەیوەندیانە هەرچەندەوە کۆی باسم کرد تۆ سەردانی کام وڵات دەکەی پەیوەندی لەگەڵ کام وڵات دروست دەکەی لە چوارچەوەی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان کارێکی ئاساییە بەڵام ئەوەی نائاساییە تۆ بچێ ژێر ینی ژێر هەژمونی پرۆژەیەکی دیاریکراو بۆ وڵاتێکی دیاریکراو بۆ پێکەنانی حکوومەتێک کە حکوومەتێکی خۆماڵیە ئەوە کۆی هەموو بەراوردێک بکەین لە نێوان نمایشەکانیان جوڵەکانیان لەگەڵ پەیامەکانی ڕابردویان ناکۆچی زۆری تێدا هەیە و دوجاریش کاک هاوڕێبیرت نەچێت لە دەرەنجامی پرۆسەی سیاسی و لە دەرەنجامی گۆڕانکاریەکان هێزە نیشتیمان پەروەرەکان دەردەکەون ینی خۆ ئەمە حاڵەتێکی سروشتیە ینی ئەگە درەنگیش بێ بەڵام بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ ئێمە و بۆ خەڵکی تریش کە کام هێزی نیشتیمان پەروەر گرە و لەسەر هەوڵاتیانی هەرێمی کوردستان دەکە گرە و لەسەر بنەما نیشتیمانیەکان دەکە گرە و لەسەر ئەو پرینسیپانە دەکە کە خەباتی لە پێناو کردووە گرە و لەسەر ئەو پەیامانە دەکە کە باسی لێوە کردوون یعنی ئەمانە دوجار ئەگە درەنگش بێ بەڵام دەردەکەوێ بەڵام نەتیجە دەیبینین ئێستا گفتوگۆ لە نێوان یەکێتی و پارتی بەردەوامە ئەمە جێ خۆشحاڵیە هیوادارین دەرئەنجامی باشی هەبێت ئەم دەرئەنجامانە لەسەر ینی بنەمای بەرژەوەندی باڵای خەڵکی هەرێمی کوردستان بەرژەوەندی باڵای هاوڵاتیان و کۆتایی هێنان بەو قەیرانە دارایی و ئابوووریانەی کە بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە و ئەمە درێژی خایاند بۆ ماوەی 10 ساڵە ئەم قەیرانە ئابوووریە ڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەت فەرمانبەران و موچەخوانی هیلا کردووە زۆر باشە ئێمە ئەگەر بین ینی بابەت و تەوەرەکە زیاتر لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان چڕ بکەینەوە ئێمە وەکو جەنابیش تاماشەت پێدا و هەمووشمانە زانین ئاگادارین ینی ئێستا گفتوگۆ تەکنیکیەکان لە نێوان پارتی و یەکێتی وەکو بەڕێزی شەدوتت ینی بەردەوامە ینی خۆی ڕێگە ڕاستەکە هەرێمی کوردستانە و ئەوەی کە کابینەی حکوومەتی دێمی لێ پێکدێ هەرێمی کوردستانە و ئەوەی کە بەشدار دەبن لە پێکەنانی ئەم کابینەیەدا ینی ئەمە زۆر معلومە لە لای هەموو خەڵکی کوردستان و لای زۆرێک لە پارت و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان کە حکوومەت لە هەرێمی کوردستان بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان و بەبێ پارتی دیموکراتی کوردستان پێک نایە کەواتە هەر هەنگاوێک یاخود هەر جۆرە ڕێکەوتنێک یاخود هەر جۆرە استراتیژ و دەستنیشانکردنیشی حکوومەت کە بۆ کابینەی دێم لە دەرەوەی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت پێت وایە سەرکەوتووە بێ ئەگەر سەرکەوتوش بێ خۆ ئاخۆ لە هەرێمی کوردستان درێژا کێشەی ئەم بابەتە بەر لەوە کاک هاوڕێبیرم چوو باز لەوە بکەم کە فاکتەر دەرەچیەکان جگە لە فاکتەرە ناوخۆیەکان فاکتەر دەرەچیەکان لە هەر لایەنێک بێ و لە هەر وڵاتێک بێ بوونی هەیە یعنی ئەمە دام بەوە دادنێن کە فاکتەر و فشارە دەرەچیەکان بوونیان هەیە بۆ پێکەنانی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق و بەڵام ئەوەی کە نامۆیە کە هێز و لایەنە سیاسەکان دەکەوێنە ژێر هەژمونی ئەم فاکتەرە و بە تایبەتی بۆ لای ئێمە بە ڕاشکاوانە قسە بکەین تورکیا ینی بەرژەوەندیەکانی خەڵکی هەرێمی کوردستانی ناوێت تورکیا هەمیشە پێی وایە کە کورد ئەمە دەبینین فشارەکانی لەسەر فڕۆکەخانەی سلێمانی داگیرکردنی خاڵکی هەرێمی کوردستان دروستکردی بنکەی سەربازی تیرۆرکردنی خەڵک لەناو لە ڕێگای فڕۆکەی بێ فڕۆکەوان و دەیان ئەم بابەتانە ینی ئەمانە دەیبینن بەڵام ئەوە نائاساییە تو پەیوەندی لەگەڵ وڵاتێک ببەستی کە بەرژەوەندەکانی باڵای خەڵکی هەرێمی کوردستانی ناوێت بەڵکو پێچەوانەی کار دەکات ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە و ینی بەبێ یەکێتی حکوومەتەکە چۆن دەبێت و بەبێ پارتی حکوومەتەکە چۆن دەبێت لە ئەرزی واقع و بەپێی واقعیەت و مەوزوعیەت ئەگەر ئێمە باز لەو بابەتە بکەین بەڵێ هەژمونی پارتی و هەژمونی یەکێتی لە هەرێمی کوردستان تەنانەت ژمارەی کورسیەکانیشان لە پەرلەمانی کوردستان وەکو نوێنەرایەتی ئەو دوو هێزە سیاسیە و دوجاریش لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی تریش کە بەشێک لە یەکگرتوو کۆمەڵی دادگرین ئەوەی نوێ هێزەکانی تر ئەمانش گرنگی خۆیان هێنە ناو بەڵام نەخشە سیاسەکە
چونکە هیچ هێزێک لەناو پەرلەمانی کوردستان نەیتوانیوە 50 زائدیەک یان نیوە زائدیەک بە تایبەتی 51 کورسی مسۆگەر بکەن لەناو پەرلەمانی کوردستان بۆیە ئەم جم و جۆڵانە زیاتر دەبن خێراتر دەبن فشارەکان زۆرتر و چڕتر دەبن بەڵێ بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان نەتواندراوە بنمونە لە کابینەی نۆیەم بەبێ یەکێتی کابینەکە پێک هات سەرۆکاتی هەرێم هەڵبژێردرا سەرۆکی حکوومەت متمانەی پێدرا و ڕاست پێدرا دوجاریش گەڕانەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دوای پێکەنانی حکوومەت دیسانەکە گەڕانەوە بوو ئێمە بە دوای ئەوە دەگەڕێن و پاڵپشتی ئەو بۆچوونە دەکەین کە لە دەرەنجامی پێکەنانی حکوومەت پێکەنانی حکوومەتێکی ئاسایی بەڕبەڵای من زۆر گرنگ نییە ئەوەی گرنگ و جێبایەخە کە ئێمە حکوومەتێکی بەهێزمان هەبێ خۆت دەزانی باسم لەوە کرد کە قەیرانی ئابووریمان هەیە قەیرانی داراییمان هەیە قەیرانی متمانەمان هەیە پەیوەندیەکانی نێوان هێزولانی سیاسەکانی هەرێمی کوردستان لاواز بووە متمانە نەماوە ڕەنگی داوەتەوە لە سیستەمی کۆمەڵایەتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەمە ڕەنگی داوەتەوە قەیران دروست بوو لەناو دادگاکان ئەگە بگەڕێەوە بۆ دادگاکانی هەرێمی کوردستان ڕێژەی جیابوونەوە زیادی کردووە لێکۆڵینەوەکان دەڵێن ئەمە دەرئەنجامی خراپی بارودۆخی دارایی و ئابووری بووە فشار لەسەر هاوڵاتیان هەیە یعنی ئەگە بێنە سکتەری کارەبا ئاو ینی تایبەت سکتەرەکانی تەندروستی پەروەردە خوێنی باڵا پاشەکشەیە ئازادیەکان لە پاشەکشەدان ینی کۆمەڵک بابەت هەیە لە هەرێمی کوردستان پێویستی بە چارەسەری خێراوە هەیە ئەمە بەچی دەکرێت ئەمە بە حکوومەتێکی بەهێز دەکرێت حکوومەتی بەهێز چۆن دەبێ حکوومەتی بەهێز بەبێ یەکێتی و پارتی نابێ و بەلایانی کەم ئەم دووە بە شەراکەت بە هاوبەشی بە هاوسەنجی بتوانن بڕیار دروست ترۆت سەڵات و ئەم بڕیارە ڕنگ بداتەوە لە هەموو سێکتەرەکانی حکوومەتی خاڵشکی گرنگتریش بۆ ینی ئەم حکوومەتە بەهێزی کە جەناب داماژەی پێدەی ئەخۆ تۆ یەک ریزی کووردە و یەک گوتاری کووردە بە تایبەتی ئێمە ئەگەر کە بازە باشووری کوردستانەکەین یعنی بێ لە باشووری کوردستان ئەم یەکگرتووی ئەم یەکگوتاریە هەبێ کە تۆ ئاشتەوایی نەبێ لە ناو خۆی هەرێمی کوردستانە چۆن ناتوانێت حکوومەتیشی بەهێزی خزمەتگوزار بۆەوەی کە لە ئاس هەموو داخوازەکانی خەڵکی کوردستان نابێت ئەمە دوو ئاراستەمان هەیە ئاراستەیەکمان پەیوەندی بە باردۆخی ناوخۆیی هەرێمی کوردستانەوە هەیە لە سیاستەوە تا دروستکردنی خوێندنگایەک لە پرۆسەی هەلی کار بۆ دانەمەزراوەکانی دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان کە ڕێژەکانیان ساڵ بە ساڵ زیاتر دەکا بۆ کۆتایهێنان بە قەیرانی دارایی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و خانشینان بۆ سکتەری پەروەردە و خوێندنی باڵا بۆ سکتەری تەندروستی کە ئێمە لە پاشەکشێن زۆر جار دەبینین حتا ئەو نەخۆشخانەی کە پێیوەستن بە چارەسەرکردنی نەخۆشانی شێرپەنجە جاروایە قەیرانی دەرمانیان بۆ دروست دەبێ یعنی ئێمە قەیرانەکانمان قوڵن تۆ باس لەوە مەکە ئێمە شقامێکی استراتیجی دروست دەکرێت ئەمەش گرنگە بەڵام دوجار ئەگەر قەیرانەکان بژمێرین و بێن لەسەر قەیرانەکان بۆسی زۆرن یعنی ئەمە وەکۆی باسم کرد لە دادگاکان بۆمە ڕۆن دەبێتەوە کێشەی کۆمەڵایەتی چەند زیادی کردووە لە ناوچەکان ڕێژەی کوشتن هۆکارەکانی هۆکارەکانی ناکۆچی لەسەر زەوی وزار بۆ دێ ناکۆچی لەسەر زەوی زار دروست دەبێت دەرەنجامی نەبوونی پارە و نەبوونی باردۆخەکی دارایی سەقامگیر بۆی ئەمانە هەموو ڕەنگ دەداتەوە ینی دەرهاوێشتەی دەبێت لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئینسانیشەوە بۆیە ینی ئەوە بابەتە ناوخۆیەکە کە باسمان کرد حکوومەتێکی بەهێزی سەقامگیر چارەسەری ئەم گرفتە ناوخۆیانە بکە بۆ لانی تێرەوەی باست کرد کە ئێمە یەک گوتاریمان هەبێ و یەک ئاراستەیمان هەبێ بەڵێ ئەمەش بۆ دەرەوەی هەرێمی کوردستان لە ناوخودی عێراق لەگەڵ حکوومەتی فیدرال بۆ چارەسەرکردنی کێشەکانمان گرینگە بۆ داهاتووی هەرێمی کوردستان پەیوەند بە جێبەجێکردنی مادە دەستوریەکان چ مادەی 140 بێت چ ئەمن و دیفاع بێەوەی کە پەیوەندی بە بەرگریەوە هەیە سیستەمی بەرگری عێراقەوە هەیە چ پەیوەندی بە وەزارەتی دەرەوە و نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ لە ناو بەپێی دەستور لە ناو باڵیۆزخانەکانی عێراق لە دەروان نوێنەراتەکانی خۆمان لە دەرەوە لۆبی کورد لە دەرەوەی وڵات پەیوەندی بە باردۆخەکانی سووریاوە هەبێ پەیوەندی بە پرۆسی ئاشتی لە وڵاتە هەرێماتیەکانی عێراقەوە هەبێ کە پەیوەندی بە تورکیاوە ئێستا لە گۆڕ یعنی ئەمە دوو ئەزمونمان هەیە ئەزمونێکمان هەیە لە ڕابردوو ئەزمونێکمان هەیە لە ڕابردوو کە ئەزمونێکی سەقامگیری هەبووە حکوومەتێکی بەهێز هەبووە متمانە لە نێوان هێزەکانی دەسەڵات هەبووە توانیتیان بەلایانی کەم 150 زیاتر مافی هەرێمی کوردستان مافی هاوڵاتانی هەرێمی کوردستان مسۆگەر بکەن پرۆسەیەکی تریشمان هەیە ئەزمونێکی تریشمان هەیە کە ئەزمونێکە نەبوونی حکوومەتێکی بەهێز بووە حکوومەتێکی ناسەقامگیر دەیان کۆبوونەوە تەواو نەکراوە تیمی لانەکی سیاسی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە تێبینی هەبووە کشاوەتەوە لە ئەنجومەنی وەزیران
لە دانوستان لەسەر یاسای بودجەی عێراق تیمەکان بە جیاوازی ڕۆیشتون لەسەر بەشە بودجەی هەرێمی کوردستان بە جیاوازی کۆبوونەوە کراوە نێردە و شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بەلاوازی سەردانی بەغدای کردووە یعنی ئەمانە هەمووی نیگەرانی دروست کردووە لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆیە کە باس لە حکوومەتێکی بەهێز دەکەین حکوومەتێک کە شراکەتی ڕاستەقینەی تێدا هەبێ ئەو ئەزمونە کە باسمان کرد ئێمە لە ئەزمونونەکە لە هەردوو لایەن لە ناوخۆی و لە دەرەچی ڕنگدانەوەی ئەرێنی دەبی لەسەر هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان درک بەوە دەکەن ئۆپۆزیسیۆن بەلایەش ترەوە یعنی مەگە باس لە لانەکان دەکەن کە بەرەی ئۆپۆزیسیۆنیان هەڵبژاردووە ئەمە ڕێز لێ گیراوە پێویستەوانە ئەرچی خۆیان وەکو ئۆپۆزیسیۆنێکی نیشتیمانی کارەکانی خۆیان بکەن پێداچوونەوە بە دوواداچوون بۆ کارەکانی حکوومەت بکەن لە ناو پەرلەمانی کوردستان یاسای بودجە بێتە ناو پەرلەمانی کوردستان ئێمە هەمومان ئەوانەی کە براون لە پەرلەمانی کوردستان بە یاسایکی بودجە خۆت دەزانی ئێستا باش یەکێک لە خاڵەکانی ناکۆک لە نێوان یەکێتی و پارتی ئەوەیە کە نەبوونی شەفافیت هەیە دادپەروەرینی لە دابشکردنی پارە بۆ سەر پرۆژەکان لە زۆنی سەوز ئەوەی کە سلێمانی و هەڵەبجەیە بۆ هەولێر و دۆک و ئەم دادپەروەری ڕەنگی داوەتەوە لە نەبوونی متمانە و نەسەقامگیری ناو حکوومەت ئێمە بە بوونی یاسای بودجە لە ناو پەرلەمانی کوردستان دەتوانین ئەم دادپەروەریە بگەڕێنینەوە و دەتوانین بە دادپەروەرانە ئەم بڕەپارەی کە لە بەردەست حکوومەتی هەرێمی کوردستانە دیاری بکرێ و تەبووی بکرێ و لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان بە دادپەروەری دابش بکرێ ئەمە خۆی لە خۆی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان بەهێز دەکات پێچەوانەکەی کاک هاوڕێگەر بوونبوونی هەمووانێ باسم کرد ئێمە ئەگەر پێچەوانەکەی بکرێت ئەگەر پێچەوانەکەی بکرێت دڵنیایی دەکەمەوە یعنی نەک ئەوەی ئێستا ئەمە لەو کابینەیە کە قەیرانێکی زۆری تێدا هەبوو بەڵام دڵنیا دەکەمەوە قەیرانەکان قوڵتر دەبن زۆر باشە ئەگەر بینە سەر ئەوەی کە تا چەندە ینی بۆ نمونە دۆخی هەرێمی کوردستان وابەستەی کۆمەڵێک ینی بابەتی دیکەی گرنگە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ نمونەیە ماگەر ڕۆژاوی کوردستان و ڕەوشی نوێی سووریا ینی بێنینە پێشاوی خۆمان بە تایبەتی ڕۆژاوی کوردستان یعنی توانین زۆر جار هەندێک بابەت کە گرێدراوی ویە کە بە تایبەت دەگەر بابەتەکە بابەتی نەتەوەیی بێ و بابەتی کورد بێ ینی ئەگەر کورد لە ڕۆژاوی کوردستان زەرمەند بێ یاخود لاواز بێ یاخود لە ئاستێکی خراپا بێ ئێمە کاریگەری هەیە بۆ سەر ڕۆژاوی بۆ سەر باشووری کوردستانیش ئەمە ئەوە پرسەمانی کاک مەحموود ئێستا لە ڕۆژاوی کوردستان دۆخێکی نوێ هاتوۆتە پێشەوە بەهۆی ئەوەی کە سووریایەکی نوێیە و گفتوگۆکان لەوێ بە ئاراستەی ئەوەیە کە کورد بەشدار و سەرەکی بێت لە پێگێنان و بنیادنانەوەی سووریای نوێدا بەڵام ینی ئەبینین لێرە و لەوێ کە تورکیا دەیەوێت ئەم ڕەوشە لە دەست کورد لە ڕۆژاوی کوردستان دەرکە ینی ئەگەر ڕۆژاوی کوردستان ڕەوشی سیاسی و سەربازی و ئابووری بەرەوخراپی بچێت تا چەندە پەیوەندی هەیە بە دۆخی هەرێمی کوردستان و باشووری کوردستانەوە ئێمەی باشووری کوردستان تا چەند نەتوانین ڕۆڵمان هەبێ لە پێشخستنی ئەو ئەمرە واقعی کە لە سووریا داهاتۆتە ئاراوە بۆ کورد و لە ڕۆژاوی کوردستان چەند وڵات بە تایبەت تورکیا لە ژێر چەتری ئاسایشی نەتەوەیی هەوڵەکانی خۆی بۆ قڕکردنی بوونی کورد و کۆتایهێنان بە پرسی کورد لە هەموو ناوچەکان چڕ دەکاتەوە و هەمیشە لە کۆمەڵە قۆناغە گەر بگەڕێنەوە لە ناوەڕاستی هەشتاکانەوە تا ئێستا ڕۆڵی تورکیا هەم بە ئاراستەیە بوو ینی هەمیشە هەوڵی ئەوەی داوە کە هەژمونی کورد لە هەر شوێنی دنیابی کەم بکرێتەوە و لەندێک جار هەر پرسی کوردی بەلاوە گرنگ نەبووە و چەند جارێک هەوڵی ئەوە دراوە بنمونە لە سەردەمی تورکت ئۆزال و بەڕەحمەت بێ و سەرۆک مامجلال بەڕەحمەت بن کە گفتوکان سەر بوونەوە مامجال هاوکاری باش بوو بۆ ئەوەی پرسی کورد لە تورکیا کۆتایی پێبێت و بگەن بە ڕێککەوتنیی گشتگیر و درێژخایەن بەڵام پەک خرا خۆی ناوەندێک هەیە لە ناو تورکیا ئێمە هەموو هەستی پێ دەکەین کە ئەم ناوەندە بەڕاستەوخۆ بە نەڕاستەخۆ کار لەسەر ئەوە دەکا ئللا ئەگەر پێویستیان بە دەنجی کوردەوە هەبێ بۆ بەشێک لە سەقامگیری حکوومەتی تورکیان پێکەنانی حکوومەتی تورکیا ئاوڕیان لە کورداوەتەوە لە هەمان کاتش ئێمە هەمیشە وەکو چاودێران وەکو هاوڵاتیان هەرێمی کوردستان وەکو سەرکردەکانی هەرێمی کوردستانیش بەدەر لە جیاوازەکان پاڵپشتی ئەوەمان کردووە کە پرسی کوردە تورکیا چارەسەر بکرێ ڕێگەی ئاشتیانە بۆ هەوڵ بدرێت بەرەو پێشەوە بڕوات و حکوومەت ئەم چارەسەرکە بەڵام وەکۆی باسم کرد لەژێر چەتری ئاسایشی نەتەوەی تورکیا لە هەموو شوێنەکانی کوردستان کار لەسەر ئەوە دەکا کە کورد ڕۆژ لە ڕۆژ پاشەکشە بکەن قەیرانەکانیان زیاتر بن کێشەکانیان گرفت و کێشەکانیان زیاتر بن ئەوەی کە پەیوەندی بە سەقامگیری هەرێمی کوردستانەوە هەیە کە باشووری کوردستانە لەسەر ڕۆژئاوا بە دڵنیاییەوە هەر کاتێک هەرێمی کوردستان سەقامگیر بوو بێ بەهێز بوو بێ حکوومەتێکی باشی هەبوو بێ وەکۆی باسم کرد ئێمە لە پەرلەمانی کوردستان بڕیارێکمان هەیە کە بۆ پاڵپشتی کوردانی ڕۆژئاوا حکوومەتی هەرێمی کوردستان مولزەمە بە پێی ئەو بڕیارە پەرلەمانی هەرێمی کوردستان کە پاڵپشتی کوردانی ڕۆژئاوا بکە ئەها ببینە ئەگەر هەر کاتێک ئێمە
یەکگرتو و تەبابین چۆن ینی هاوکاری کوردان دەکەن لە باشەکانی تری کوردستانەوە. ئێمە وەکوی باسم کرد لە ڕابردوو ڕۆلی بەرچاومان هەبوو هێزەکانی دژە تیرۆری یەکێتی پێشمەرگەی کوردستان بەشداریان کردووە لە شەڕەکانی کۆبانی دژە تیرۆری کوردستان CTG بەشداری کردووە لە کۆمەڵێک لێدانی بنکەی تیرۆریستانی داعش ناو خاچ سووریا بە هاوکاریکردن لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی یعنی ئەمانە هەمووی بە حکوومەتێک و بەدەسەڵاتێکی بەهێز لە هەرێمی کوردستانەوە دەکرێت. ئەوەی پەیوەندی بە ڕۆژئاواوە هەیە تۆزێک ئالۆسترە چونکە ئەو پرۆسەی سیاسی لە ڕۆژئاوا تا ئێستا دەستی پێ نەکردووە. ڕاست ئەوەی هەیە پرۆسەیەکی سەربازیە، ئەوەی هەیە پرۆسەیەکی سەربازیە کۆمەڵک دەسەڵاتی سەربازی کە گروپی سەربازی کە چەکدار بوونە ماوەی ڕابردوو لە بەرەی ڕادیکالی توندڕەو بووینە لە لیستی تیرۆردان ئێستا دەستیان بەسەر دەسەڵات گرتووە لە دیمەشق. ئێمە ڕێز لە ئیرادەی خەڵکی سووریا دەگرین ئەوان خۆیان داهاتوی خۆیان هەڵدەبژێرن بەڵام بۆ ئێمە کە ئێمە پێناسی بکەین و قسەی لەسەر بکەین ئەم هێزانە ئەمانە هەتا ئەگەر بگەڕێنەوە بڕیاری ئەنجومەنی ئاسایش لە 2015 کە بڕیاری 2254 ئەم بڕیارە تایبەت بووە بە ئایندەی سووریا. لەم بڕیارەش تەنانەت ئەم دوو هێز بە دەرکراینە لە گفتوگۆ بە دەرکراینە بە ئامازنەگرتنیان لە ڕووی سەربازیەوە تەوان ئەو بڕیارە باز لەوە دەکە کە دەبی شەڕاب گیرێ لە سووریا بەڵام دوو هێز بەدەرن یەکەچیان نووسڕەیە یەکەچیان داعشە. نووسڕە خۆ دەزانی بەرەی تەحریری شام بەرەی نووسڕەیە ناوی خۆی گۆڕیەوە بۆ بەرەی تەحریری شام خۆیان بەدەرن لەم بڕیارەی ئەنجومەنی ئاسایش و ئەو بڕیارەی ئەنجومەنی ئاسایش بڕیارەکی مولزەمە بۆ سووریا. لەم لایەوە ئەتلافی نیشتیمانی سووریە کە بە سەرۆکاتی هادی بەحرا ئەمانە بۆچوونی جیاوازیان هەیە ئەمانە وێنەرایەتی ئۆپۆزیسیۆنی سووریان کردووە لە کۆنگرەی جنێف 1 لە کۆنگرەکانی تر پەیوەست بە باردۆخی سووریا بە ئایندەی سووریا ئەمە ینی ئەستانە هەیە ڕاستپاردەکانی ئەستانە هەن لەناو سووریا لەناو خودی عەرەبی سوننەی سووریا دەیان کەسایەتی مەدەنی ئۆپۆزیسیۆنی سووریا بوون لە دەرەوەی وڵاتن لە فەڕەنسان لە وڵاتانی کەنداون لە کۆمەڵک وڵاتی تری دنیان ئەمانە هێزی نیشتیمانین لە سوەیدا بەشێک لە دروزەکان ئەوان خۆیان پێیان وایە لە ڕووی نەتەوەی و لە ڕووی ئاینەوە جیاوازن لەگەڵ بەشەکانی تری سووریا خۆیان بە پێکاتی سەرەکی دەزانن. عەلەویەکان کورد هێزی سووریای دیموکرات ڕۆڵی بەرچاویان هەبوو لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ بەرەگاربوونەوەی تیرۆ لە خاک پانتایاکی زۆری خاچ سووریان لەژێر دەسەڵاتەوەدایە حکوومەتێکی حکوومەتێکی خۆسەریان هەیە لە سووریا هاوپەیمانەتیان هەیە لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانان فەڕەنسا لە تەنەف هێزێکی عەرەبی سوننە هەیە کە نزیکن لە هاوپەیمانان وەکەوە جەنابەت باست کرد یەکێتی ئەوروپا ئەمریکا ئەوانە ینی ئابلوقەیان لەسەر سووریا هەیە بڕیاری پێشوەختیان هەیە ناتوانن هەموو بڕیارێک بدەن ڕوبەڕووی دانیشتوانی خۆیان بوونەوە دەیان کەسی هاوڵاتی ئۆروپی و ئەمریکی لە سووریا لە دەرەنجامی تیرۆر کوژراوە فشاری زۆریان لە سەحافەیە وڵاتانە فشارێکی زۆریان لەسەر دروستبوونی و پێکەنانی ڕای گشتی ئەگەر هەر هەنگاوە بێن بۆیە داهاتووی سووریا ئالۆزە. ئەوەی گرنگە کوردەکانی سووریا بە تایبەتی هێزی سووریای دیموکرات و ئەوانی تریش بچنە پرۆسەیەکی گفتوگۆی کوردی و بتوانن بە یەک نێردە بە یەک شاند بە یەک ئاراستە گفتوگۆ بکەن بەڵام خۆت دەزانی ئەوەی کە گرنگە نابی هیچ هێزێک لە ناو هێزەکانی کوردستانی کوردی لە سووریا بچێتە هیچ بەرەیەک بە تەنیا و ئەگەر باس لە کۆنگرەی نیشتیمانی سووریاش بکەین کە ئێستا بڕیار لەوە بوو کە بیستی ئەمانگە کۆنگرەی نیشتیمانی سووریا بکرێت و تەنانەت لەسەر لژنەی ئامادەکاری ئەم کۆنگرێژ ناکۆچی هەیە لە نێوان هێزەکانی سووریا بۆیە کورد پێویستە سەبر بگرێ پێویستە حەچیمانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکە. هەرێمی کوردستان وەکوی باسم کە بڕیارەکی پەرلەمانی کوردستان هەیە کە پاڵپشتی دۆخی سووریاش بکەن. ئەم پاڵپشتیە زۆر گرنگە چکان کە تۆ بڕیاری پەرلەمانی کوردستانت هەبوو دەبێت لە هەرێمی کوردستانەوە کە ئەگەر ڕۆژاوی کوردستان عمقی استراتیژی و هەروەها دیبلۆماسی و سەربازی هەردوو لابێت یعنی تۆ دەبێت وەکو برا پاڵپشتی لەم بەشەی ڕۆژاوی کوردستان بکەیت. بەڵام ینی هەندێک جوڵە هەیە لە هەرێمی کوردستانەوە و هەندێک هێزی ڕۆژاوی کوردستان هەن کە لێرن بە تایبەتیانی کە باز دەکرێت بابەتی ئەنەکەسە و هەندێک لایەنی دیکە یعنی لە هەرێمی کوردستانەوە و لە ژێر چاودێری و هەژمونی تورکیادا بە هۆکارێک لە هۆکارەکان لێرە و دەیان جوڵێنن بە ئاراستەکردنیان بۆ ڕۆژاوی کوردستان و دەیانەوێت ئەو دۆخی کە لەوێ تا ڕادەیەک ناسەقامژیر و نەئارامی بکەن. ئێمەی کورد لە باشووری کوردستان ئەگەر ئەم هەنگاوە بنین
ینی بە حەقەت پێت وایە لەسەر هێڵە نیشتیمانی و نەتەوەیەتێکی خۆمان دەمێنین یاخود نەخێر ئێمەش بەشێک دەبین لەو هەژمونەی کە تورکیا دەیەوێت جێبەجێ بکە کە ئەویش بەشێکی زۆری لە ناوبردن و سڕینەوەی کوردە لە هەر پارچەیەکی کوردستان ئەگەر هەبێ یاخود لە دنیادا ئەگەر هەبێ. کاکە ڕێبا من و تو ڕێککەوین لەسەر ئەوەی کە تورکیا بۆ داهاتوش تەنانەت بۆ پرۆسەی ئاشتی کە ئێمە وەکو کورد باز لێ دەکەین کە لە سووریا لە تورکیا پرۆسەیەکە بنای پرۆسەی ئاشتی لە ئەسڵا لای تورکەکان و بە تایبەتی لای ئەکەپا و مەهەپا و بە تایبەتی ئەکەپا لە ڕێگای نووسەرەکانیان لە ڕێگای ڕاگەیەندکارەکانیان ئەوان باز لەوە ناکەن کە ئەمە پرۆسەی ئاشتیە ئەمە باز لەوە دەکەن ئەمە پرۆسەی کۆتایی هاتنی تیرۆرە لە 2025 یعنی تەنها دەستەواژەکانیش جیاوازن ئەوان لای ئەوان کۆتایی هاتنی تیرۆرە لە تورکیا و لای ئێمەش وەکو کورد وەکو نیەتی خۆمان باز لە پرۆسەی ئاشتی دەکەین. ڕاستە گفتوگوکان بەردەوامن بەڵام ئەوان نیەتیان ڕاستە ترسی و دڵڕاوچیان هەیە بۆ گۆڕانکاریەکانی سووریا و بەشێک لە گۆڕانکاریەکانی ناوچێتە و گرنگی پێدانی ئەمریکا و بریتانیا و یەکێتی ئەوروپا بە دۆزی کورد بە پرسی کورد لە هەموو ئەو ناوچەیە گرنگیدان تەنانەت ئێستا وڵاتانی هەرێماتی وەکو وڵاتانی عەرەبی هاتوونەتە ناو ئەم پرۆسەیە ئیمارات و مصر بەڕێگەی ناڕەستەوخۆ سعودیا بەڕاستەوخۆ هاتیتە ناو ئەو پرۆسەیە و ڕکابراتی هەژمونی تورکیا دەکات لە سووریا و دوور مەبینە دێتە عێراقیش ئەم ڕکابراتی قەتەریش لە سووریا خراپە فۆرمە بەڵێ هەژمونی قەتەریش لە سووریا خراپە تا ڕادێک چکە نزیکە لە هەژمونی تورکیاوە بە حەقەت. ئەوان هاوپەیمانن تورکیا و قەتەر بە یەک ئاراستە هەم لە مصر هەوڵی ئەوەیاندا لە ڕابردوو لە سەردەمی محەممەد مورسی کە فۆرمەی تازە لە مصر بەڵام دوایە کۆتایی پێهات و هەوڵیاندا لە ناو کەندا و بیکەن بەڵام دوایە خۆت بینیت ئیمارات و سعودیا چۆن بڕیاریاندا مامەڵ لەگەڵ قەتەر بکەن دوای ئاشتەوایی دروست بووە بەڵێ ئەوان لە یەک بەرن بەڵام هەژمونی ئەو هەژمونە تەنان لە ڕێگای پارەوە من پێم وایە هەژمونەکانی زیاتر دەبن بۆ سووریا بەڵام واقعیان سعودیا زۆر بەچڕی هاتوتە ناو مصر ناو عەفوەن ناو سووریا بۆ ڕاستکردنەوەی هاوکێشەیەەکە ئەوەی بەلای منەوە مهمە هەر هێزێکی کوردی بستە هەر بەرەیەکی نیشتیمانی نەبی بەرەیەکی نەتەوەی نەبی و چاوەڕێ ئەوە بکە کە هەژمونی تورکیا یان بۆچوونی تورکیا لە بەرژەوەندی کورد دەبی ئەمە هەڵەیەکی استراتیجیە و ئەمە هەمومان وەکۆی باسم کرد ئەزمونمان لەگەڵ تورکیا هەیە کە ئەمە هەر پرۆسەیەک بێت لە بەرژەوەندی کوردی پەک دەخرێ و هەوڵی ئەوە دەدەن هەموو شوێنەکانی دنیا هەر پرۆسەیەک بۆ بەرژەوەندی کوردی پەچی بخە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئەنەکەسەوە هەیە و لەگەڵ هەسەدا ئێمە پێمان وایە ینی ئاساییە ئەنەکەسە و هەسەدا بگەن بەڕێکەوتن و بگەن بە یەک تیم و یەک گوتار بەڵام بیرمان نەچێ عەرەب پێی دەڵێ خندق و فندق یعنی ئەوەی لە خندق بووە هەسەدەیە ئەوەی لە فندق بووە ئەنەکەسەیە یعنی ناکرێ ئەوە ناکرێ لە نێوان فندق و خندق ئێمە بە یەک ئاراستا و بە یەک ینی بە هاوسەنجی بێنە ناو ساحەکە چونکە ئەوان خوێنیان بەخشیە لە خاکەکە دەیان ڕۆڵەیان بە شەهید داوە ڕوبەڕووی تیرۆر بوونەتەوە پارێزگاریان لە دانیشتوانی ناوچە کوردستانەکان کردووە تەنانەت ناوچە عەرەبیەکان و ئاشووریەکانی سنووری ڕۆژئاوا ینی هەوڵی جدیان داوە بۆیە ئەوان خاوەنی ڕاستەقینەی پەیامی کوردن لە ڕۆژئاوا بەڵام دەشکرێ ئەنەکەسە بێتە پاڵ ئەوان و پاڵپشتی زیاتر بۆ ئەم بارودۆخە بکە بەڵام خۆی گرنگ ئەوەیە ئێمە وەکو لایەنەکان کاک مەحموود وەکو لایەنەکان لە هەرێمی کوردستان گرنگ ئەوەیە بۆ ئەم چوونە پاڵپشتەی ئەنەکەسە لەگەڵ هەسەدە و لایەنەکانی دیکەی ڕۆژاوی کوردستان ئێمە دەستێوەردان نەکەین و ئەگەر دەستێوەردانەکەژەکەین دەستێوەردانیشی برایەنە بێ بە ئاراستەی ئاشتەوایی بێ نەک بە ئاراستەی تێکدانی نێوماڵی کوردان لە ڕۆژاوی کوردستان بێ. دروستە یعنی وەکۆی باسم کرد بەڵێ لەگەڵ تۆم هاوڕان لەگەڵ جەنابەت ئێمە وەکو هەرێمی کوردستان چ قوارەیەکی دەستوری وەکو دەسەڵات وەکو حکومەت و پەرلەمان و سەرۆکاتی هەرێم ئەمڕۆڵە بجێڕین چ وەکو پارتە سیاسەکان کە یەکێتی و پارتیە تەمان ڕوونە یعنی من نامەوێ لێرە بە مجاملە قسە بکەم پارتی پشتیوانی ئەنەکەسە دەکا یەکێتی پشتیوانی هەسەدە دەکا و یەکێتی هەمیشە هەوڵی ئەوەی داوە لەگە ڕێگای هەسەدەوە پرۆسەیەکی سەقامگیر لە ڕۆژئاوا دروست ببێ هەژمونی تورکیا کەمتر ببێتەوە تەمان ئەمەمانەی ئەوە نییە بۆ چوونی من یەکێتی ڕکابەتی تورکیا دەکات نەخێر یەکێتی لەگەڵ ئەوەیە پەیوەندیێکی دروست لەسەر بنەمای بەرژەوەندی باڵەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی عێراق و قوارەی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا دروست بکە ینی ئەم بۆچوونەی یەکێتیە
بڵێت پارتی نزیکە لە بۆچوونی تورکیا هاوپەیمانە لەگەڵ تورکیا ئەمە خۆشیان نیان شاردۆتەوە و پشتیوانی ڕاستەوخۆی ئەنەکەسە دەکەن چەند ڕۆژێک بەر لە ئێستا بەڕێز کاک مەسعود بارزانی کۆبوونەوەی لەگەڵ نوێنەرایەتی ئەنەکەسە کرد و من پێم وایە ئەگەر ئەم پەیامانەی کە بۆ ڕاگەیاندن باسی دەکەن کە ئەوان پاڵپشتی یەک گوتاری کورد دەکەن ئەمە حاڵەتێکی باشە و ئێمە پێویستمان بەوەیە کە یەک گوتاریمان هەبێ لە سووریا بەڵام لەگەڵ یەک گوتارێکە نابی ئەمان بیر بچێ یعنی نابی ئەوەمان بیر بچێ وەکوی باسم کرد خەندەق و فندقمان بیر بچێ یعنی ئەمە حاڵەتێکە هاوسەنجیە یعنی ئەوانش قوبولیان نییە باشە زۆر باس لە پرۆسەی ئاشتی کرد لە تورکیاوان پرۆسێ بە حەقەت ینی بمانێتون نەمانێت ئێستا لە ڕێگەی ئیمرالی و بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری زیندانیکرای پارتی کرێکارانی کوردستان دەستی پێکردو چەند جارێک ینی دیدار هەبووە و دیدار وەکو ینی هەندێک زانیاریش بازەواکەن کە ینی دیدارەکان لەگەڵ بەڕێز ئۆجالان لە ئاسی باڵاش بووە نەگەردەم پارتی بینی بێتی تەنانەت ینی سەرۆکی ئاک پارتی و سەرۆکی جەهەپە ینی هەرێک لە دەوڵەت باخچەلی و ینی ئەردۆگان تەنانەت دیدارە نەبوو لەگە بەڕێز ئۆجالان ئەم بابەتە ئەگەر بۆ ینی ئەو دۆخە شلۆقەی تورکیا بێت یاخود بۆ ئەو دۆخە ناسەقام ژیرە ئابووری و سیاسی ئەو وڵاتە بێت ینی پرۆسەکە خۆ دەستی پێکردووە دەست پێنەکە باشترە یاخود نەخێر دەست پێکردنەکەی باشترێکە وەکو لەوەی کە ئەگەر هەر نەبێت شو قسەیەکی شەیە دەوترێنی احتیمالە بەڕێز ئۆجالان بێنرێتە دەرەوە لە ئیمرالی لە ینی زیندانێکی چۆنەڵی لە ماڵێکدا لە شوێنێکا دابنرێت ئەم هەنگاوانە گرنگە ئەگەر گرنگە ینی پێ دوایە لە داهاتوویشی نزیکدا قەندیلیش بەشدار بێت لەم بابەتەداوە باشووری کوردستانیش هۆکارێک بێ بە تایبەتی شکۆ هەندێک لایەن ینی دەمێکە پەرۆشن بۆ بابەتی ئاشتەوایی لە تورکیا و دەستپێکردنەوەی پرۆسەکە قۆناغەکانی کە دەچنە پێشەوە تا چەندە گرنگن بۆ سەقامژیری هەم باکوور هەم ڕۆژاوە هەم باشووری کوردستان کاک مەحموود ئەوەکو پرەنسیپ من و تو کۆچین و هەموو ئەو ناوەندانە کە ینی گرنگجدان بە و بایەخ بە دۆخی و دۆزی کورد دەدەن لە هەرێمی کوردستان لە سووریا لە تورکیا پاڵپشتی ئەم بۆچوونانە دەکەین کە پرۆسەیەکی ئاشتی لە سووریا دروست ببێ و دەرئەنجامی باشی هەبێ بۆ کوردانی تورکیا وەکەوەی لە سووریا کە ئێمە پاڵپشتی دەکەین بۆ تورکیاش بە هەمان شێوە بەڵام ئەمە هۆکاری هەیە هۆکارەکان زۆرن بەشێک پەیوەندیان بە کوردەوە نییە بەشێک پەیوەندی بە کوردەوە هەیە ئەوەی پەیوەندی بە کوردەوە نییە لە دوا پرۆسەی هەڵبژاردننی شارەوانیەکانی تورکیا دەرئەنجامی ئەوەی کە ئەنجامەکانی ئەوە بوو کە جەهەپە کە ڕکابراتی سەرەکی ئەکەپە و مەهەپە دەکات دەنجی زۆری هێناوە و کۆمەڵێک شارەوانی گەورەی تورکیای بردۆتەوە کە ئەمە زەنگێک بووە بۆ ئەکەپە و مەهەپە کە لە داهاتوو ئەگەری ئەوەی هەیە جەهەپە دەسەڵات بگریتە دەست لە تورکیا دووش جەهەپە پەیوەندەکانی لەگەڵ کورد ڕێک خستەوە و هەوڵی ئەوەیدا لەگەر کورد پەیوەندەکانیان دروست ببێ و هەمیشە پشتیوانی ئەوەی دەکرد دوو ئەحمەد داودۆغڵۆ یعنی ئەم بە ئاراستەیەکی تر کار دەکا ئەویش مەترسی دروست کردووە لەسەر داهاتووی ئەردۆگان و ئەکەپە لەناو پرۆسەی سیاسی تورکیا لە بابەتی هەموارکردنەوەی دەستور و دووبارە هێشتنەوەی ئەردۆگان ئەمەش کێشەیەکە بۆ ناو تورکیا یعنی ئەمە کێشەکانی بەدەر لە کورد کە لە تورکیا هەن دەیانەوێ ینی ئەوانی کە بەرەی دەسەڵاتن کە ئەکەپە و مەهەپەن کە پێکەوە هاوپەیمانن بۆ حکوومەتی تورکیا دەیانەوێ ئەم کۆمەڵێک بابەت مسۆگەر بکەن لە داهاتوو کە ببتە مای مانەوەیان لە دەسەڵاتی تورکیا بۆیە بیر لەوە دەکەنەوە کە ئەگەر دیقەت بدەیت لە ڕابردووش هەمیشە هەوڵیاندا دەنگەکانی کورد بۆ پێکەنانی کابینەکانی خۆیان بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار ئەوانە ینی بقۆزنەوە هەمیشە کوردیان بەکارهێنا لە باکوور لە تورکیا بۆ بابەتی خۆیان بۆ ینی مانەوەیان لە دەسەڵات بۆیە ئەمە بابەتی دووەم گۆڕانکاریەک ڕووی داوە لە سووریا تەواو بەر لە ڕوخانی ئەسەد ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەریتانیا یەکێتی ئەوروپا بە تایبەتی فەڕەنسا پاڵپشتی تەواویان کرد خۆت بیر نەچێ پێویستە لەم بەرنامەیە باسی بکەین فڕۆکە جەنجەکانی فەڕەنسا بۆ پاڵپشتیکردنی هەسەدا بۆ ڕوو بەرەنگاربوونەوەی تیرۆر لە سووریا ڕۆڵی بەرچاویان هەبووە بنکەکانی تیرۆر لە سووریا فڕۆکانی فەڕەنسا بووە فەڕەنساش ناتوانێت ڕێگای فڕۆکەکانی بە تایبەتی فەڕەنسا و تورکیا بە نەیاری تەقلیدی
ناسراون و هەمیشە ڕکابەتیان لەگەڵ یەکتر هەبووە لە بڕیاری نێودەوڵەتی بۆیە ئەمانە هەمووی فاکتەر بوون بۆ ئەوەی بیر لەوە بکرێتەوە کە پرۆسەیەکی ئاشتی لە تورکیا ڕووبدات چونکە قەلەقێک و نیگەرانیەک هەیە لە بەرەی باشووریان بەرەی باشووری تورکیا کە وەکوی باسم کرد باکووری سووریایە ڕۆژهەڵاتی سووریایە ئەمە دڵڕاوچەیەکی ترە سێ پرۆسەی سەربازی ئەوەی کە تەمان باز لەوە دەکەن کە ئێمە پرۆسەکانمان سەرکەوتوو بوون و هێزەکانی پارتی کرێکارانی کوردستانمان گەمارۆدایە و جوڵەکانمان بەک خستون ئێمە پێمان خۆش نییە شەڕ لە نێوان هیچ لایەنێک دروستبی لەم ناوچەیەوە هەمیشە لەگەڵ ئەوەدا بووین ئاشتی لە سنوورەکانی هەرێمی کوردستان و عێراقدا هەبن بەڵام هەموو ئەوانەی کە باسییان دەکەن ڕاست نین ئەوان ڕۆژانە فشاری زۆریان لەسەر لە دەرئەنجامی پرۆسەی سەربازی لە ناو خاچی هەرێمی کوردستان پرۆسەی سەربازی لە سووریا ئەم پرۆسە سەربازیانە نزیک بوونەوە لە 1000 پرۆسی سەربازی و سیاسی لە تورکیا لە ماوەی سەروی 40 ساڵی ڕابردوو بەڵام هیچ ئەنجامێکی ئۆتۆی نەبووە کە ببێتە فاکتەرێک بۆ ڕاگەاندنی پرۆسەیەکی ئاشتیان ڕاگەاندنی ئاشتی کۆتایی هێنان بە پرسی کورد بە شێوەیەکی ئەرێنی لە تورکیا بۆیە هەموو ئەوانە پێم وایە ئەوەی کە ئەندازیاری ئەم پرۆسەیە کە باخچەلیە یعنی باخچەلی وەکو بە ئەندازیاری ئەم پرۆسەیە ناوزەند دەکرێت کە هەوڵی ئەوە دەدا دەرچەیەک بۆ ئەم بارودۆخە بدۆزێتەوە بۆیە سەردانەکانی ئیمرالی سەردانەکانی دێمرتاش سەردانەکانی پارتەکانی سەعادەت دەم پارتی ئەو پارتانی کە نوێنەراتیان هەیە لە پەرلەمان چونە ئەلای ئەک پارتیش ئەو پارتانی کە نوێنەراتیان هەیە لە پەرلەمانی تورکیا کۆتایی بەم پرۆسەی بێنن بە ڕێگایەک کە ئەوان بستنە گفتوگۆ یعنی ئێستا گرنگەوە نییە دەرەنجامەکە چ دەبی گرنگەوەی کەی دەستنە گفتوگۆ یان چێ ئەم گفتوگۆیانە دەبتە ڕابەری ئەم گفتوگۆیە خۆ ئەگەر ئەم گفتوگویانە بەبێ ئۆجلان بەبێ دەمیرتاش بکرێت دەرئەنجامی نابێت پرسیاریش دروست دەبێت دواتر ئایا سەرکردایەتی سەربازی و سیاسی پەکەکە جێڕایڵی قسەکانی ئۆجلان دەبیت ئەگەر لە بەرژەوەندی کورد نەبێ ناکۆچی دروست دەبێتەوە لە داهاتوو بچ ئاراستێک ئەمانە و پرسیارن پرسیاری گرنگ سەرکی ئەوەیە بەڕاستی بەڵام پێشووتری ژانی قەندی لەوەی ڕاگەیان ینی کە ئەوان ئەگەر بەڕێز ئۆجالان هەر داوایشیان لێ بکا بۆ بابەتی پرۆسی ئاشتی ئەوان پێوەی پابەند دەبن خۆمەش ئاماژەیەکی باشە ئاماژەیەکی باشە بەڵام نەگاتە قۆناغی ئەو قۆناغی بۆچوونی خۆمە ئەوان دانەیە بگاتە قۆناغی چەک دابنێن و بچنە ناو پرۆسەیەکی ئاشتی لە تورکیا و کۆتایی بە پرۆسی سەربازی بێنرێ بۆ ئەمە چاکە ینی بۆ ئێمە ئەگەر دۆزی کورد پرسی کورد لە تورکیا بە ئاشتیانە چارەسەر بکرێ و بگەن بە مافەکانی خۆیان دەستکەوتەکی زۆر گەورەیە بۆ گەلی کورد بەڵام ئێمە باس لە بەرەیەکی تر دەکەین بەرەی بەرامبەرمان عقلێتی بەرامبەرمان نیەتی بەرامبەرمان کە نیەتی مەهەپە و ئەکەپەیە کەوان چۆن مامەڵ لەگەڵ ئەمنیەتە دەکەن و چۆن ئەمنیەتە ڕنگ دەداتەوە لە کردارەکانی ڕۆژانەیان ئەمە پرسیاری جدین لە داهاتوو من پێم وایە ئەگەر چی سەرکردایەتی سەربازی و سیاسی پەکەکەش ئەمەی ڕاگەیان بێ ئەوە جەنابەت باس کرد بەڵام دوجار کە بۆ بە کردار و مەرزدار دەبێت چەکدانیانەکانیان چۆن دەبێت بە شێوازێک دەبێت ئەمە دەچێت گفتوگۆ بەڵام لێمان گەڕێ ئێستا لەو قۆناغا ئەمە پاڵپشتی ئەم پرۆسەیە بکەین وێ ڕای تێبینیەکانمان بەڵام ئەم پرۆسی ڕنگدانەوەی ئەرێنی ئەگەر سەرکەوت پرۆسی ئاشتی لە تورکیا سەرکەوت ڕنگدانەوەی ئەرێنی یەکەم جار بۆ تورکیا دەبێ دوم جاری بۆ هەرێمی کوردستان دەبێ ڕەنجی بۆ ڕۆژ ئاواش دەبێ و پێم وایە سەقامگیریەکی گرنگ بۆ ناوچەکە دەبێت بەڵام نامەوێت بێ ئومێدت کەم و نامێت بینەرانیش بێ ئومێد کەم بەڵام من پێم وانە لە دەرئەنجامی ئەزمونەکانمە لە ڕابردوو بەو شێوازە بێ کە بەشێکی زۆر باسی لێوە دەکەن. بەڵێ بەڕێز محمود خۆشناو چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی پانۆراما بووین ماندوومان کردی دووبارە سوپاس کاک محمود جان. بەڵای بینەرانی بەڕێز